مرۆڤ خوددا لە ذاتی هایشتۆکە دەکاتە تەمەنێک پێی خۆشەکە ئیزدواجە بکە خۆشی لە جنسی بەرابەری خۆی دێ و هەر کامێکمان بە شێوازێکەوە دەمان هەبێ هەستی جنسی بەرابەرمان نسبەت بە خۆمان ببزێوین وەری بە هەڵا خاتونەکە هەستەکە ئەگەر یەکێکی خۆش بیست و بیستی ئەو نەفرە بۆ لای خۆی ڕاکێشێ دەبێ خۆی جوانکە زادێنێ هەزار جوانکاری لە خۆی دەکا هەزار فێڵ و ئۆین لەسەر خۆی دەردێنێ بە زۆر زاژە پرسیاری بۆی تەگۆڕێ کوڕە ئەمن ئەو نەفرێکە خۆشم دەویست بە ئینسانێکی زۆر ناحەستر دۆڕاندم وە پیاوەکان ئەو هەستیان هەیە کە بۆی کە جەزاب بن و جنسی بەرابەر هەستی بۆی هەبێ و سرنجی بۆ ڕاکێشێ دەبێت دەوڵەمەند بێ و ئەگەر دەوڵەمەند نەبێ دەبێت دروی بۆ بکە کە دەوڵەمەندە و ئەو شەگوتە هۆکاری وەی کە پیاوەکان دەست پێ دەکەن بە خۆڵکێشان و ئەگەر پور و پارەیان زۆر بێ و ئەو کەسێک کە خۆشیان دەوێت بچێت لەگەڵ کەسێک کە پوڵ و پارەی بە قەراوان نێزواجە بکە یا پەیوەندی بگرێ و پرسەرە لە لای خۆی دەکاکە لە چۆڕای ئیشتبام کردکە و ئینسانێکە ئەوەندەم هەستبووی هەبوو ئەمنی بەجێ هێشت و چوویەک نەفەر کە لە من لە خوارترا خۆشەویستان خوشکەکەی من براکەی من بۆ جەزاب بوون بەرابەرەوە کەسێک کە هەستمان بووی هەیە نەپێویستە کە دەوڵەمەندبی نەپێویستە کە زۆر جوانبی ئەگەر دەتەوێت فێرت کەمکە هەستێکی خۆش بەرابەرەوە کەسێکە خۆشت دەوێت دەویدا ساسکەی تاخڕێ ویددیو دەگەڵم بە نیشانەهایەکی دەروون ناسیت فێر دەکەم کە بە ئەنجامدانیان زۆر ڕاحەدە و کەسێکە دڵتان پێوێتی ئەویژێک دڵناسەت دڵ عاشقتان دەبێت سیمەنی پەریزەنم نووسەر و دەروونناس لە خزمەت و داهام هیوادارم کە تا ئێستا لەگەڵ لاپەڕی من هاتبێنە سەرێ ئەگەر نەهاتوون بە دیتنیەوە ویددیۆیە ببنە ئەندامی لاپەڕەکەم و ئەوەی بزانن کە دەو لاپەڕەدا ئەو شتانێک کە هەست دەکەم دەتوانێت ڕووناکایەک بێ لە ژیانتاندا باسی لێ بکەم و گۆشکەڵ و سوودی لێوەرگرن خۆشەویستان لەو چەند ویددیۆی دەو ئاخریدا دامناوە زیاتری کامنتەکان داهاتە سەر و بابەتەی کە پرسیاران دەکرد کە خام پەریزەن ئەگەر کەسێک ئەمەی خۆش دەوێ بە نیشانانە بیناسینەوە دەیەگەر ئەمە کەسێکمان خۆشویست چۆن کارێک بکەین کە ئەو نەفرە بەرابەر مەجازڵ بێ و خۆشی لەمەش بێ هەرە جورێکە لە سەرای ویددیۆکەدا لە سەرەتای ویددیۆکە ڕاباسم کرد هەموو ئەمە دەژیانماندا خۆشیمان لە ئینسان هەیە کاتۆ وەلی بەداخەوە بە هۆکاری هەیەک و بە ئاکار و بە گفتار و یا هەتا بەگەڵ ویددیۆی کە باسم لێ کرد کوتم زۆر جار دڵە ڕاوکەمە ئیسترێسیمە باعث دەبێت کە بەرابەرەوە کەسێک کە خۆشمان دەوێت بەرعکسیوە کەسێکی خۆشی تێدا سازکەین هەستێکی ناخۆشی تێدا ساز دەکەین و بەرعکسەوە کە بەرەو خۆمان ڕاکێشین لە خۆمانی دوور دەکەینەوە پس ئەو جار دە و ویددیۆدا تکنیکایەکی ئەلمیتان فێر دەکەم میشە لە سەرەتای پەیوەندیکەدا ئەوە باشە کەمە سرنجی تەرەفی بەرابرم بۆ لای خۆمان ڕاکێشین کە ئەڤڵێ فڵانی حازر ئەمن خۆشیم لێت دێ وەلەوە بۆ لاو ئاکارەکەی من چاو لێ بکە بزانە ئایا دەتوانێت هەستێکی خۆشت تێدا ساز بکە و وڵامی بەڵام پێ بدەیەوە بۆی کە سرنجی تەرەفی بەرابرمان بۆ لای خۆمان ڕاکێشین ئەڤڵە بەڵە سێ نیشانەیە چاولێکردنێکی محتەرەمانە پێکەنینهایەکی واقعی وەدە ئاخر خاڵدا جۆبیزبوونێکی ڕاستەوخۆ و قەوی یعنی چی؟ یعنی خۆب ئەو کەسێک کە جەنابتی خۆشی لێ هاتووە دە کۆڕەکەدا حزوری هەیە یا تێ سرنجت بۆ لای خۆراکێشێ دەبێت زوو بە چاولێکردن حاڵیکەی کە متەفاوت چاو لێ دەکەم زۆرتر چاو لێ دەکەم زیاتر تەوەجوهم لەسەر تۆیە بەڵام لێرەدا هۆش و بێ کە زۆر چاولێکردنەکەتان تەرەفی بەرابەر و مەعەزەب نەکە و هەستێکی ناخۆشی تێدا ساز نەکە پس ئەو چاولێکردنە دەبێت محتەرەمانە بێ و هەر بار کە ئەویش چاوتان تێکدا تێک هەڵقا و یەکتریتان چاولێ کرد دەبێت بزەیەکی زۆر بە نەرمونیانی و زۆر محتەرەمانە لێ بدەن نەک بزەیەکی بە جوورێک کە کابرا ئەسەم معەزەب بێ بە تایبەت خاتوونەکان کە مەسەڵەن دەڵێ ئەلان خراپم دەمۆردی فکر نەکاتەوە یا مەسەڵەن ئاغای بزەیەکی بات بۆ خانمە لێداوە ژنە پێت نەڵە چەند حیزا یەک مازەڕەت بەخوازمەوە بشێش بەکاردێنم لەبەر حیزایەتی ئەسەن هۆشی لە هیچ نییە چونکە نیگاهی ئەڤڵ حرەکەتی ئەڤڵ زۆری نیگاتی لەوەدا هەیە کە ئەو نەفەر ئەسەن تۆ بەڕەسیکە ئەوتان لەبیر بێ کاتێک ئەمە سرنجی یەکێک بۆ لای خۆمان بە نیگا بە حرەکەتێک بە زمانی لەشمان پێی حاڵی دەکەین ئەو نەفرە دوایە ئینگار کە کتێبەکەمان دەکاتەوە بە سەفحە بە سەفحە لێکی دەداتەوە ئەگەر دە ئەڤڵین قەدەمدا بە چاولێکردن بە نوعی پێکەینەکەت بە بێزبوونێکی جوان و ڕازاوە نتوانن سرنجی و نەفرە ڕاکێشن و نمرەی مثبەتی لێوەرگرن هەر لەوێ ڕاکتێبەکەتان هەر ناکاتەوە چۆنگۆ زۆر زار دەستمە کتێب فرۆشی ئەگەر چاو لێ دەکەن لە کتێبەکان ئەگەر جڵ دەکەی سەفحەی ئەڤڵەکەی سرنجی گۆڕانەکێشێ هەتا نەیکڕن و نەیخێننەوە لێرەشدا ئەو کەسێک کە بەرابەر ئەنگۆ دەتان هەبێ هەستێکی خۆشی نیسبەت بەنگۆ هەبێ ئەگەر نەتوانن بۆ نیگاهەی کە کوتم زۆر حرفەی شۆدە بێ محتەرەمانە بێ کەم و پوخت بێ ئەنجامی نەدەن ئەو نەفرە زۆر ڕاحەت بەرچەسپێکی حیز لە سەردادنێ بە دووری لێ دەکا و ئەگەر ئەوە خاتوون بێ پیاوە هەتا ممکنە بشەمزێ
یا بەرداشتێکی هەڵەت تێدا بکە پس دەبێ نیگاهەکانت جارجار محتەرەمانە و هەر بارکە چاوتێک هەڵکە بزەیەکی بۆ لێبدەن بە دوای جۆبوونێکی فعال هەموو ئینسانێک پێی خۆشە جوێی بدرێتە و ئەگەر ئەمە دە کۆڕێکدا یەک نەفەر هەیەکە زۆرمان جۆ دەداتێ بە دیقەتمان جۆ دەداتێ هەر زوو هۆشی لەوەنێ قسەکەمان دابڕکا و زوو نەزەرێکی خۆی بدا کەمە ئەکسرم بە هەڵەوا دەکەین بە تایبەت لە پیاوەکاندا و زۆر زار خاتونە ناشیکان ئەو کەسێکە خۆشیان دەیەوە مەسەلەن بتە دەڵا قسان دەکا زوو دەسێتە نێو قسەکەی ئەمی ژوام ئادی بە خودای وەڵام میژوا دەزانم ئەو شتانە هەستی دەو تەرەفەدا ساز دەکا کاو کابرات ئەو نەفرە چەند بێ ئەدەبە چەند زوو دێدە قسەکەمەوە ئەسڵ لێم حاڵی نەبوو چم کۆت هەر دە فکر دابوو خۆی شیرینی بکە چاو ئەوەی کە ئەمە قولابێکمان هاویشتەوە کە تەرەفی مقابل حاڵی بێمە خۆشمان لی دەوێت لایەکە ئەمە دوایە کە وردە وردە سرنجمان دەداتێک کە بزانە ئامە بەکەلک دینیا بەکەلک ناین ئەویش مەبحەسێکی دیکەیە پس ئەتۆ وەختێک جۆی دەدەیەی دەبێت جۆ گربوونەکەت ئەوەندە مەتین و معەدەب و لەسەر دڵان بێ کە ئەو نەفرە هەستێکی خۆشی بێ کە قسەتان بۆ دەکا چەند تێکنیکە دەتوانێت مستەقیمەن مێشکی و ئینسانی دەرگیر بکە یەکیان چێ تکنیکی لاساکردنەوە یعنی چی یعنی ئەتۆ ئەگەر تمشا دەکەی ئەو کەسێک کە دەتەوێت سرنجی بۆ لای خۆت ڕاکێشی نەرمونیان قسە دەکا بە ئارامی بە دەنگێکی سەبر قسان دەکا دەبێت تۆش وابی ئەگەر دەزانی دقسەکانیدا شۆخی زۆرە ئەتۆش دەبێ وابی ئەگەر دەزانی مەسەلەن فکرێکی هەیە هەستێکی هەیە دەگوتەکانیدا حاڵی دەبی کە بەرابەر شتێک ئەحساسی ئەلاقەمەندی دەکا دوای بێکە بتەکەی تەواو بوو بڵە ئەمی ژوام و ئەوەتان لەبیر بێ ڕەگباری نابێ بڵەن میژوام ئەمیش بۆ شتەوام چونکە ئیدی لە دڵزابوون خارج دەبن ئەو جار حاڵەتێکی لەودە و ناحەز پەیدا دەکەن پس دە حدێکی منتەقیدا لازم ناکاوە پێویست نییە کە هەر شتێگە و کوتی ئەنگۆ بڵم باش ئەنگۆ تائیدیکەن بڵەن ئەمی ژوام ئەگەر مەسەلەن لە 5 بکە کە کوتی لە 5 ئەلاقەمەندی خۆی خباسی کرد لە 5 نەزەران کە دای ئەنگۆی دوودانەیان فقط ئەو هەستتان هەبێت کە بەڵە ئەمیژوام هەستێکی خۆش بەرابەرەوە کەسە ساز دەکا لەبیرتان بێ ئەگەر هەر 5 بڵەن ئەمیژوام ئیتفاقاً ناحەستر دەبن لە بەرچاوی تکنیکێکی دیکەی کە زۆر خۆشە ئەوەی کە نیوی ئەو ئینسانەی بە زمان بێنن کاتێکە یەک نەفەر نێویمە مرەتەب دە قسەکانیدا بە زمان دێنێمە ئەحساسێکی سەمیمیەتێکی زیاتر دەکەین ناڵم لە پڕانێوی چکۆڵی بڵا چونکە مە فەرهەنگێکمان هەیە زۆر جار دادەماندا کەلمەکانماندا هەیە ئاغاماندا کەلمەکان کاکەمان هەیە وەلی محتەرەمانە بێ وەلی نیوی کابراشی تێدا بێ مەسەلەن ئەمە ئەگەر دەچین دەگە بەرابەر یەکێکی قسان دەکەین ئەگەر فەقەت دەڵێن ئاغا یا خاتون یا کاکە گیان هەستێکی هەیە وەلی ئەگەر بە نیوی چکۆلەکەشی لەگەڵ کاکەکەی دەڵین یا دەگەڵ خاتونەکە دەڵێن بۆ خۆشتان دەزان کە سەمیمیەتێکی زیاتر ساز دەکا و وردە وردە مێشکی ئەو ئینسانە ئامادە دەبێت ساز دەبێت بۆەوەی کە ئەنگۆ پەزیرش بکە و ئەمما تعریفکردن ئەلان هەموو هەڵدەستن بەتایبەت پیاوەکان ئاغاکان دەگەڕێنە دەڵۆڵا خۆ من زۆرم پێ هەڵکتۆ ماشەڵڵا چاوت چەند جوانە ماشەڵڵا قەد و باڵا چەند جوانە ماشەڵڵا و لیباسە چەندە لێ ڕێک و پێکە وەلی دە دەروونناسیدا دەڵا ئەو پێ هەڵکوتنە ڕاستە و خۆیە نەتیجێکی خراپی هەیە هی سەرنجامێکی باشی نییە بەتایبەت ئەگەر ئاغایەک بێبا بە خاتونێکی بڵا چونکە خاتونە ببەخشن دیسان دەڵا ئەو کابرات چەند حیزە چەند ئینسانێکە کە چەند پڕوویە چەند زوو ئەو شە دەکا و زۆر زۆنگۆ نمرێکی منفی لەو خاتونە وەردەگرم بەتایبەت دەستا بۆ ئاغاکان باشترە بلاخەرە وەختێک خاتونێک زۆر بە شەرمحەیاوە تعریفێکی دەکا بڕێک لە دڵی خۆش دێ بەڵام دە دەروونناسیدا دەڵە ئەنگۆ لە تکنیکێک یا لە پێ هەڵکوتنێکی غیرە و ڕاستەخۆ هەڵبژێرن یعنی چی یعنی بەجگای وەیکە بە خاتونە مەسەلەن بڵێن ماشەڵڵا چاوت چەند جوانە قەد و باڵات چەند جوانە مەسەن دەبێ بڵێ ترزی قسەکردنەکەتان خاتون هەستێکی خۆش دە ئینسانیدا ساز دەکە ئینسان چاتری تەحویل وەردەگرێ یا نیگاهێکی بە ڕوحم و هەیە ئینسانێکی سادە لە چاوتان ڕا دیارە یا ئاکارەکە و مەسەلەن هەستێکی متمانە بە ئینسانی دەدا ئینسانێکی سادق دیارن یا ڕاوێژەکەتان ڕاوێژێکی خۆشە یا بە نەرم و حەلیمی قسان دەکەن یا ئەوەی کە مەسە خاتونێک بە ئاغایەکە شێوازی قسەکردنەکەتان ئەو هەستە بە من دەدا کە تۆ متمانەم بەنگۆ هەبێ ئەو تکنیکە پێ هەڵکوتنە غیرە و ڕاستە و خۆیە تەئسیرێکی زۆر باشی هەیە بە تایبەت بۆ خاتونەکان تا ئاغایان خاتونەکان کاتێک کە پیاوێک
بە قەولی باین دەڵژنە لی حاڵی دەبێتەوە دەهەیە کار لەسەر مێشکم بکەوە بە قەولی کوردەواری خۆمان فریومدا گاڕ دەبەستێ بەڵام و حستی متمانە حستی ئەمنیەت بۆ ژن زۆری گرنگایەتی هەیە پس پیاوێکە ببەخشن بە حیزە چاوی لە دەکات چاوی لەسەر هەڵناگرێ ڕکباری تعریفی دەکا ڕکباری خۆشیرن دەکا ڕکباری پێی هەڵدەڵێ ئەو ژنە بە جگای وێکە سرنجی بۆ ئاغای ڕاکێشێ ئیتفاقن لی دوور دەبێتەوە پەزەنگۆ عینی حاڵدا محتەرەمانە زۆر کەم و پوخت تەواوی و تکنیکانێک کە تال ئەم باسم کرد لەسەری ئەنجام بدەن و ئەمما تەقلبێکی زۆر خۆش بووە ئەو کەسانەی کە دەڵا دەویدۆکەی دیکەدا کە کوتم ئینسان دڵە ڕاوکەی هەیە بەرابەرەوە کەسێک کە عاشقێتی و بە پتە دەکەوێتەوە قسەکانی جوان بۆ ناکوترێ بۆی کە ئەو کاتێکە ئەو نەفرەی کە بە تایبەت عاشقی چونکە کوتمان ئیشق هەستێک دە ئینسانیدا ساز دەکات کە تەپێشی قەلبی دەچێتە سەرێ زمانی دەگیرێ وتەکانی بێسەروبەرە دەبێ بۆی کە ئەمە بتوانین ئەو هەستا بە نوعێک تکنیکێکە کە ئەو هەستا کۆنتترۆل بکەین لە دەسەڵاتی خۆماندا ڕاگرین ئەوەیە کە زۆر زار ئیشارە بە زەعفەکانی خۆت بکەین یعنی ئەوەی کە مە هەست بکەین فقط دەبێت تعریب لە خۆمان بکەین و بە عنوانی ئینسانێکی بێ ئەیب و نەقص باسی خۆمان لەکەنەوە ئینسانە بکەین بەجگایەکە ئینسانە بۆ لای مەڕاکێشێ واتە زۆر زارە لێمان دەترسێ مەسەڵەن دەڵە ئیمکانێ و ئینسانێکی قەویە ئینسانێکی گەورەیە شاید ئەسم بزانێ ئەمن زەعیفم ئەمن مەسەلەن ماڵە بابێکی دەوڵەمەندم نیە یا ئەمن بۆ ئەندازەی کە دەبێت جوان نیم یا بۆ ئەندازەی کە شاید فکر دەکاتەوە باسەڵات نیم بەجگای بێکی اتفاقم بۆ ئیبرازە کامل بوونە بیش ئەس حەدە بەجگایەکە بۆ لای خۆتای ڕاکێشن لە خۆتای دوورکەنەوە بە زۆر زاریش مەسەڵەن خاتوونەکان بە تایبەت ئەو بەرسەسە زۆر لە پیاوەکان دەدەن کە چەندە خۆیاڵ دەچێشێت ببەخشن چەندە درۆیان دەکات ئەو هەموو درۆی مەڵتە مەغزی و عالەمەی برد پس لێرە بەجگای وەیکە زۆر خۆتان هەڵکێشن بە تایبەت ئاغاکان زۆر زار زەعفەکانی خۆتان بڵان کوتنی زەعفەکانتان هەر لە خۆڕە هەستی ئەو نەفرەی کە جۆتان دەداتە ناسک دەکاتەوە قەت بۆ بچنە کن دکتورێکی بڵێ ئاغای دکتمسە ئێرم دەشێت ئەگەرێش دەگەڕێتەوە دەڵە وەڵاخ بخۆشمەوە مشکلم هەیە بخۆشم هەم چێشتێکە جێی نگەرانی نییە دڵمان ئارام دەبێتەوە خود بە خود ئەو کاتەی هەموو بەشەرێک ئەمە نیوەیەکی تاریکمان هەیە لەلایەن نەخۆمانەوە زەعفەیەکمان هەیە کە هەمیشە بە هەزار شدەوە دەیشارینەوە کاتێک کە کەسێک کە دەهێوێت سرنجمان بۆ لای خۆی ڕاکێشێ ئەویش باز لەوە دەکات کە ئیراداتێکی هەیە لە شتەهایەک زەعفەیەکی هەیە باز بەخۆی هەڵدەڵێ لە خۆڕە هەستێکی خۆش دەمەدا ساز دەکات و ئەمە شەرەوامان دەبێت هەستێکی خۆش دە و کەسەیدا کە واقعاً هەما خۆشە هەستێکی خۆشی بەرابەرمە ساز بێ ئەو شتێکە لە ئەم باسی دەکەم بۆ هەم شتێک جواب دەداتەوە دەڵە هەر کات بیستت بە یەک نەفەر جوابی بەڵاوەرگری لە پێشدا 3000 شتێکی پێ بڵە کە بڵە بەڵێ مەسەلەن بڵە ئەرێ هەوا خۆشە وایە بەڵێ ئەرێ ئەو کوچەیە ساڵان خۆشتر نەبوو بەڵێ یا مەسەلەن پرسیارێکی دیکە ئەرێ زستانی ئەو ساڵ زۆر سار نەبوو بەڵە دەڵە ئۆتۆماتیک وەختێک ئەتۆ 3000 مەغزت بەرابەر یەک نەفەر دەڵە بەڵێ ئامادەگی بەتێکە و باری چوارمیش بڵێ بەڵێ و تکنیکێکی دەروونناسی دیکە دەڵەکە ئەگەر دەتان هەوێ پیشنیارەکەتان حتمما تەرەفی خۆشەویستان پێی بڵە بەڵێ چونکە بیلەخەرە ئەنگۆ هەموو سرنج ڕاکێشانە بۆ وەیە کە ئاخری ڕۆژێکیان وڵامی بەڵێ لێبەرگرنەیدی دەڵە حتمما کارێکی چکۆلەی پێ بسپێرن مەغزی بەشەر جوورێکە مێشکی بەشەر ئاواتە ڕاحی کراوە وەختێک ئەمە کارێک دەکەین لە خۆڕا نیسبەت بەو نەفەرەیە ئەو مۆزوعە حساسێتێک پیدا دەکەیت مەسەلەن ئەگەر لە هەڵقەندنی هەتا قوڵکەیەکی دەست و تێدا هەبێ ئەگەر خەڵک بیهێبێ و قوڵکێ بکاتەوە ڕق و هەڵدەستێ یادی توتانە مرۆڤی بەفری ساز دەکەن ئەگەر لەبەر دەرکەی مرۆڤێکی بەفریتان ساز کردو و یەکێک دێ خراپی دەکاتەوە چەندەتان لە دڵگراندێ چونکە ئەو تکنیکە ئەو هەستە بەکو شتێک تەعەسوبێک دەمەدا ساز دەکات پس کاتێک ئەو کەسێکی خۆشت دەبێت بە بۆ جەزابە بۆی کە بە جورێک مەغزی دەرگیرکەی و هەستی نسبەت بە خۆتان فعالکەن ئەو باشترە کاری کچکۆلەتان لێ ببێ ئەلبەتە و کارە دەبێت زۆر چکۆلە بێت دە حەدی وەیکە بە نەزەرت چند کتێبهایەکی بخێنمەوە یاردەم هەیە مەسەن دەستێک کاپاتۆڵی بدروم نازام گیرم کردو چ ڕەنگێکی بکڕم یا مەسەلەن دەم هەوێ ڕەفیقەکانم داوەت کەم نازام بانگیان کەمە دەرێ یا بانگیان کەمە ماڵێ هەروەیکە و نەزەرخاهێ لێ دەوێت ئەو کمەکە چکۆلانت لێ دەبێت وەکو شتێک نیزامی مەغزی دێتە سەر ئەو ئاستەی کە گرنگایەتێک بەنگۆ دەدا بە زۆر جار هەڵەیەکە عاشقەکان بە تایبەت لەلایەن پیاوەکان ڕادەکرێت ئەوەی کە زۆر هەن
وا دەزان ئەگەر زۆریان حزور هەبێت زۆریان خۆ نیشان بدەن یان مەسەلا مڕاج ئەم هەبوو هاتووکتێتی خام پەریزن ئەو ئاغایان خۆشی لێدێ مەسەلاەن حتا هەموو ڕۆژە بە دەرکەی دوکانەکەی دادەڕۆم یا بە ئەمدەن شوێنی ڕێگاکەم با لێ دەکەم کە بگەڕمەوە کە ئەو ئینسانەی ببینم یا ئاغاکان ینی ڕۆژێت چەند باران بە دەرکوبانی ئەو خاتونەی کە خۆشییان دەوێت دادێن یاگەر خزم بن و پێکەوە بن زوو لە هەر جگایەک دەچن و ئەو حزورەیان حاڵەتێک پەیدا دەکا کە لە حاڵەتی جەزابێت دەڕاتە دەرێ ئەوتان لەبیر بێ وەختێک ئەمە بەنیگا بە ئیشارە بۆ ئاکارانی کە باسم کردوانی مان سرنجی نەفرێکی ڕاکێشین زۆر زار تەوەجومان پێدەکاوەلی فعلەن تەوەجوکە مثبت نیە هەڵمان دەسەنگێنێ بزانە ئایا بڵە ئایا بڵە نا وەختێک دەبینێت کە تۆ ئینسانێکی کە دەرکە دەکاتەوە لەبەر دەرکەی پەنجرە دەکاتەوە لەبەر دەرکەی لە هەر کۆڕێکە لێبێ و هەر دەتەوێت نیشان بدەی بەڵام منەوە لێرەم و خۆشیم لێت دێ بەجگەی بێکە و ئینسانە بەلات ڕاکێشرێ لێت دوور دەبێتەوە و نێوی بە لە سەردادنە چەند ئینسانێکی سریشە چەندە ئینسانێکی پێگیرە بەڵام وەختێک ئاور دەداتەوە تمشا بکە کەم و پوخت هەی کەم و ڕێکوپێک هەی یعنی چۆن تمشا دەکات لەو بەرەوە ئینسانێکی کارت هەیە دەرست هەیە بەرنامەت هەیە ئارمانت هەیە ئیدئۆلۆژیت هەیە و کەسایەتێکی بۆ خۆت بە نەزەرتانەوە شتە جەزابتر و جوانتر نییە یعنی ئەگەر ئەو ئینسانە جارجار لێت بگەڕێ ئەرە فلان کەس بڵێ ماندوو نەبوو بێ لەوەی کە سرنجی من ڕاکێشە ئەڵە بڵێ دیسان بە دوومدا بێتەوە ئەرە نەکا ئەسەن لەو پێگیریانەی کە کردوویەتی ئەو جار لە دڵیم داوە بە ئیدی خۆشی لێم نەماوە وەختێکە تۆ جارجار خۆت بندەکەی دەبێت سەبەبی وەی کە ئەو ئینسانە و جار لە تۆ بگەڕێ و وەختێک ئەگەر لێت گەڕا دەبێت ئەتۆ وا ببینێ کە ئینسانێکی تێکۆشەری ئینسانێکی پلەن و بەرنامەت بۆ ژیانی خۆت هەیە ئینسانێکی کە لە پێشدا دەخۆت خۆش دەوێت خانەوادەی خۆت خۆش دەوێت کەسایەتی خۆت خۆش دەوێت بە مطمئنن کەسێک کە احترام بۆ شتانی خۆی دانێ خەڵکیش بادار دەکا کە احترام بۆ شتانەی دانێ وەدا ئاخردا ئەگەر ڕۆژێک بیستان کە حتمما پیژنارەکەتانی پێ بدەن حتمما ئەگەر لە کافی شاپێک بوو لە کۆڕێک بوو لە جگایەک بوو لە هەر شوێنێک ها ڕەوانشناسیدا دەڵا سعی بکە شتێکی گەرمی بەدەستەوە بێ جاچا بێ قاوە بێ نسکافە بێ دەڵە تەئسیری لە دەستدابوون و خواردنەوەی شتێکی گەرم لەوەی کە ئەو نەفرە وڵامی بەڵێ بداتەوە زیاترە تاوەی کە ئابمیوەیەکی سارد بخواتەوە یا دڵفێنکەرەوەیەکی فێنک بخواتەوە تەئسیری لەوێ زیاترە وەدا ئاخردا هەر کات کە لە کۆڕێک لەگەڵ ئەو ئینسانان ئەوەندە مەبەنی کە ئەو ئینسانە جاڕز بێ ئەوەندە حزورتان نەبێت کە ئەو ئینسانە لێتان بە ئیسلام ماندوو بێ وەدە ئەودا خوددا حافیزی بکەن یعنی دەکاتێکدا کە تەئسیرێکی تووفانی و قەویتان هەبوو قسەکەتان کردو وتەکەتان کردو بە دوای زۆر قەوی هەستم بەجێ هێڵن بۆ دەرفەتەی بدەنێت کە بە نەرمونیانی فکری لێ بکاتەوە ئەو خاتونانە ئەلبەتە کە پیژنیار کەمتر لە تەرەف خاتونەکانەوە زیاتر لە تەرەف ئاغاکانەوە ئاغا کەژ نەدادەنێ دەڵێ بازووی دەکات دەڵێ ئەسەن بە دادگای گرتوویەتی هەردێ هێوە دەوزە لە سێدا بڵامی بەڵێ لە زاری بێنێتە دەرێ ئەگەر دەتان هەوێت جوابی بەڵە وەرگرن دەبێت دەرفەتی بدەنێ زۆر بە قەوی بتەکەتان بڵن هەستەکەتان بڵن بە زۆر قەوی ئەو جاک هێستا لە نظر زمانی و ماندوو نەبوو بەجێ بێڵە خۆشەویستان لە کامنتەکانتان گۆشت بیرەوەریکانتانم بۆ بنووسن نظرەکانتانم بۆ بنووسن پرسیارەکانتانم بۆ بنووسن کە ئینشەڵڵا ڤیدیۆکەی دیکە بە دڵین گۆ تۆمار بکرێت تا ڤیدیۆیەکی دیکە خوداتان دەکەم